پەرلەمانی کوردستان بەهۆی حیساب نەکردن بۆ یاسا و سەپاندنی هەژمۆنی حیزبی بەسەریدا دوجار ڕوبەڕووی چارەنووسێکی خراپ بوویەوە و بڕیاری دادگای فیدراڵی کۆتایی بە تەمەنی خولی پێنجەم هێنا. ئەمەش کۆتاییەکی خراپ بوو بۆ ئەو دامەزراوەیە. ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان بە پاساوی کاراکردنەوەی کۆمیسیۆن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن تەمەنی بە نایاسایی درێژ کرایەوە، بەڵام دارێکی نەنایەسەر بەردێک و بە شەڕە بۆکس و شەڕەدەبا کۆتایی بە خولەکە هات. یا دەسەڵاتێک هەیە لە کوردستان نایەوێت دەستگایەک هەبێت چاودێری بکە، دەستگایەک هەبێت قسەی میلەت بکە، دەستگایەک هەبێت لە وەزیر بپرسێتەوە. لە 5 خولی ڕابردووە تا ئەم خولەش هەردوو حیزبی دەسەڵات بە ئەنواع ئوسلوبی جۆرا و جار جاری وایە لەگەڵ لە ڕێگەی نوێنەرەکانیانەوە ئەندامەکانیانەوە دەستەی سەرۆکایەتیەکانیانەوە لە پەرلەمان جاری واژە بۆ بەهێز دەرگای پەرلەمانیان داخستووە تەنها بۆ ئەوەی یەکێک نەبێ بە ناوی میلەتەوە پێیان بڵێ ئەم هەموو دزی و گەندەڵی و پۆخڵەواتە بەسە تاکەی و بۆچی ژیانی خۆتان خۆشەکەن ژیانی میلەت ڕۆژ بە ڕۆژ خراپترەکەن و بۆ ئەوەی یاسای باش بە وەرژەوەندی خەڵک دەرنەچێ و بۆ ئەوەی یاسای بودجە نەبێ و بۆ ئەوەی کەس ئاگای لە داهات و خەرجی نەبێ. دەسەڵات ئەم جۆرە ئەوانەی بەرپرسیارن لە بێڕۆڵکردنی ئەم دامەزراوەیە دوو حیزبی دەسەڵاتدارن کە هەمیشە دەسەڵاتی زۆرینە بۆ بەرژەوەندی حیزبی خۆیان بەکاردەهێنن. پێچەوانەی بانگەشەکانی پێشویان کە باسییان لە کۆدەنگی لەسەر پرسە گرنگەکان دەکرد، وەکو چۆن لە بانگەشەی هەڵبژاردنیشدا دوورشمی ئارامی و هەلیکار و خزمەتیان بەرز دەکردەوە، بەڵام لە ڕاستیدا بەرهەمیان کوردستانێکی نائارام و گەنجگەلێکی بێکار و وڵاتێکی بێخزمەتە. چکە دەسەڵات چکە هێز چکە قووەت چکە ئەوەی کە محڕکی ئەساسی ئەم هەرێمەیە لە دەروی پەرلەمان و حکوومەتە و لای حزبەکان و لای گروپەکە جۆرا و جۆرەکانە دیقەت بدەێت سەر لەگەڵ نەمانی پەرلەمانی شاهێژە دۆخی دامەزراوی هەرێمی کوردستان نەگۆڕا خۆی ئەسڵوا بوو بەعکسەوە لەگەڵ هەرێمی نەمانی پەرلەمانە و هەرێمی کوردستانیش هەر نەمایە بە یەکجاری. یعنی هەنگاوی یەکەمی ئەوانە ئەبێ ئینتیخابات لە کاتی خۆیان بکرێەوە ئەو قەرار و بڕیار و یاسانی کە لە پەرلەمان دەرەچێوەکو خۆی جێبەجێ بکرێەوە قوتی حەقیقی بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان و پەرلەمان خۆیشی بۆ مهامانە هەستێکە چوارچێوە قانونەکان بۆیان دیاری کردووە. ئەمە هەنگاوی یەکەمە، بەڵام هەنگاوی یەکەمی بێڕۆڵکردنی پەرلەمان تەجیلکردنی هەڵبژاردنەکانە لە هەرێمی کوردستانە کە هیچ هەڵبژاردنیە لە وادەی خۆیان نەکراوە و ڕێگە نادرێ هەموو دەورەیەکی ئینتیخابی لە کاتی خۆیان ئاڵگۆڕی ئیشی پەرلەمانی بکرێت. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەرڕای هەوڵە بەردەوامەکانی ئۆپۆزیسیۆن، بەڵام بەهۆی دەزوەردانی حیزبە دەسەڵاتدارەکان و ململانەی حیزبیان بە خراپترین خول ناو دەبرێت و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمیش کە بە تەنیا 1 ساڵیش پرۆژە یاسای بودجەی نەبووە هاوشێوەی کابینەکانی پێشوو بەرەو خراپتر چووە. بەرپرسیاری یەکەمیش لەم دۆخە حیزبەکانی دەسەڵاتن کە هەژمۆنی خۆیان بەسەر دامەزراوەکاندا سەپاندووە و لە ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان لایەن داوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.